عزیزان خۆشەویستان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش من لە تەلاری هونەرم لە شاری سلێمانی بێگومان پەیمانگای هونەر جوانەکان وەک ناوەندێکی هونەری یەکێکە لە ناوەندە گرنگانەی کە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە پێشخستنی هونەری کوردی و هەروەها پێگەیاندنی چەندین کادری بتوانە بێگومان ساڵانە فستیڤاڵی ساز کردو بۆ ماوەی چەندین ساڵ و بۆ ماوەیەکیشە هیچ چالاکیەک یاخود چالاکیەکان لەسەر ئاستی با بڵێن بەشەکانی پەیمانگای هونەر جوانەکان بووە بەڵام خۆشبەختانە ئەمساڵ بە هەوڵ و تێکۆشانی مامۆستایان و هەروەها بەڕێوەبەر و خوێندکارانی هەر سێ بەشەکەی پەیمانگای هونەر جوانەکان توانیویانە فستیڤاڵێکی گەورە ساز بکەن بێگومان چالاکیەکان ئەمڕۆ سەر لە بەیانی دەستی پێ کردووە بە کردنەوەی پێشانگای شێوەکاری و هەروەها بە نمایشکردنی شانۆیی و ئێستش لە تەلاری هونەر بەشی مۆسیقای پەیمانگای هونەر جوانەکان با بڵێن لە چوارچێوەی فستیڤاڵەکەیە چەندین بابەتی و هەروەها چەندین مادەی جۆرا و جۆریان نمایش کردووە قسە و باسی زیاتر لەسەر ئەو چالاکی ئێستاکەم کە بەشی مۆسیقا سازی کردووە و هەروەها کوی چالاکیەکانی تریش بە ئامادەبوونی زۆر بەڕێز مامۆستا نامی قەمە فەرەج بەڕێوەبەری گشتی پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانی مامۆستا دووبارە خێر هاتی سپاس خۆشحاڵ بووم جارش سپاس بە تۆ فستیڤاڵەکەتان دەستی پێکرد ئەمڕۆ خۆشبەختانە ئەوەی کە ئێمە بینیمان فستیڤاڵێکی زۆر چڕ و پڕ و فستیڤاڵێکی لە ئاستێکی باڵین باڵایە بوو لەو ئاستەیە بوو کە ئێوە خۆتان پلانتان بۆ دانابوو طبعی هەموو شتێکم کوڕی خۆی هەیە بەڵام ئەتوانم بڵێم لە سەددانەوە دوو بەرەوژوویش ئیشێکی سەرکەوتوو بوو کاری باشی تیاکرا لە ئاستێکا بوو کە زۆر بێ ئەو مامۆستانەی کە دامەزێنەر بوون کە دامەزێنی پەیمانگای هونەر جوانەکان بوون کە ئەمڕۆ تەواجودیان هەبوو هەم لە ئێستا کە لێران و ئەوانیشی کە لە بەیانی لێوێ بوون بەڕاستی جێگای دڵخۆشی ئەوان بوو ئەو بۆ ئێمە گەورەیە بۆ ئێمە حرمەتێک بوو بۆ مامۆستایان بۆ بەگشتی و تەشجیعکردنێکی گەورە بوو چونکە ئەوان وەکو نەوەی خۆیان وەکو خوێندکارانی خۆیان کە ئێستا و جیلای بینن کە بە قوتێک و توانایەکیان هەیە زۆر دڵخۆشن بەو حاڵەتەی کە ساڵن کە پەیمانگای جوانەکان لەسەر پێی خۆی لە توانای خۆی زۆر باشە و ئیش ئەکات و خەریکی کار و چالاکیەکانی خۆیەتی بەڵێ چالاکیەکان هەرچەنە ئێمە ئەو ڕۆژەش لە پرۆگرامی کوردستان مەگەزین باسی چالاکیەکانمان کرد بەڵام ئەمڕۆ چۆن دەستی پێ کرد و چالاکیەکان لە چێوە دەستی پێ کرد طبعی ئێمە وەکو هونەرە جوانەکان برایمان نابوو ئیفتتاح نەکرد یان وەکو با بڵێن تەقلیدی بێت قوتیە لەو شتانە بێ واڵا بێ بۆ هەموو بینەر و بۆ وەرگرانی کە هەر لە هەر بوارێکا کە شانە بێ یا شێوەکار بێت لە ئێستایشە بۆیە زۆر دەگاکان کرایەوە لە ڕووی بینەر و جەماوەرەوە بەڕاستی میوانێکی زۆر هەبوو جێگای خۆشحاڵی بوو و لە بەشی شێوەکاریەوە دەستی پێگرت بەشی شێوەکاری لە بەشی با کورتیکەین و بەڵەتە ناو بەشی گرافیک لە بەشی گرافیک لە فەرعێکی کەیتیا بوو هۆڵێک بوو کە ئیشەکانی کار و شارەجەکانی سیرامیکی تیا بوو دوای کاتینا بەشی ڕەسم لە هۆڵی عەلیکەریم کە ئەمڕۆ خۆشبەختانە ناوماننا هۆڵی بە گەلەری عەلیکەریم کە یەکێکە لەو مامۆستا دێرینانەی کە ساڵانێکی زۆر لە پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانی خزمەتەکە بەدەیاو بە سەدا خوێندکاری لە بەشی ڕەسم پەروەردە کردووە و کەسێکە لەوانەیە کە جێگای دەستی دیار بوو و بەڕەحمەت بێ مامۆستا سەرۆت ئەنوەر سەوز کە یەکێک لە هۆڵەکان ناوماننا گەلەری مامۆستا سەرۆت سەوز ئەوەش جێگای شانازی بوو بۆ هەم بۆ خێزانەکەی و بۆ هەم دڵخۆشیش بوو بۆ مامۆستایان و بۆ پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانی ئەمڕۆ کارە چالاکیانە هەبوو دوجار چوونە بەشی شانۆ وتاری پەیمانگا هەبوو هەم ڕێزێنان هەبوو بۆ مامۆستا ئازاد جەلال دامەزێنەری بەشی شانۆ لەگەڵ مامۆستا سەد گەزیزە و لەگەڵ مامۆستا فەرهاد کە ساڵانێکی زۆرە فەرهاد عەبدوڵڵا کە ساڵانێکی زۆر لە پەیمانگای جوانەکانی سلێمانی خزمەتەکە و وەکو سەرۆک بەش و دواتر ئێستا وەکو یاریدەری کارگێڕی کەسێکی ڕوحسووک و کەسێکی بەتوانە و کەسێکە کە بەردەوام حەزەکە خزمەتی پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانی بکات ئەوانە هەموو جێگای دڵخۆشی بوون دوای ئەوە عرضێکی شانۆیمان هەبوو کارنامەی یەکێک بوو لە خوێندکارەکانی بەشی شانۆ دوجار دوای کۆتاییهێنانی ئەو ئیشەی بە بەشی شانۆ پێرفۆرمانسێکە بوو لە هۆڵی ئەزمون کە هەم خوێندکار و هەم مامۆستاکانی جێگای دڵخۆشی بوو و لە ئێستاشدا کە ئێستا بەشی میوزیکا من
خۆشحاڵم میچێک بوو لە مامۆستانی کە ئێستا تواوجودیان هەبووە قسان لەسەر کردە بەڵام بەهۆی کار و چالەکیەکانی لەسەر ستیجن ئیشەکەن و بینەرێکی زۆری لێ بووە من هاتم ئەبوو حزوری ئەوان هەبووە قسە کرا لە بواریەوە. زۆر سپاس بەخێراتی. ئاماژەت بۆ کرد کە هەندێک لەو با بڵێن هۆڵانە نۆژەن کراونەتەوە و بێگومان سازکردنی فستیڤاڵ و چالاکیەکەی ئێوەش هاوکات بوو لەگەڵ نۆژەنکردنەوەی بەشێکی پەیمانگەی هونەرە جوانەکان کە خۆشبەختانە هەموو پەیمانگەی هونەرە جوانەکان و ئاماژەت بە هەندێک لە هۆڵەکان کرد کە هۆڵی نوێیە یاخود ناوەکانی تانگۆڕیەوە یان ناوی تازەتان بۆ دانەوە ئەو بە هەمان شێوە با بڵێن لە بەشی شانۆش هۆڵی تازە کراوەتەوە؟ خۆی هۆڵەکە هەبووە بۆ لە بینایەکی تازەمان هەیە لەسەکە قسمی شێوەکاریتیایە گەلەریەکە ساڵان هیچ ناوێکی نەبووە ساڵانی پێشووتر برارمان ناکە و دڵخۆش بووین بەوەی کە ناوێکی لێ بنین کە ئەو ناوە بناسرێتەوە وە گەلەریەکەیش کەوتمان پێ کە بڵێن فلان ناوە یا فلان گەلەریە هەم لە ناو خوێندکارانی پێشتر هیچ کام لە گەلەریەکان ناویان نەبووە بەشی شانە بەشی شێوەکاری نەیبووە بەڵێ تەنها هۆڵی بەدیعدارتاش مامۆستا بەدیع هۆڵ هەبووە بەڵام بەشی شێوەکاری ئێستا ئەو خۆشبەختانە ئەو هۆڵەمان ناو لێنا و خۆشبەختانە لە بەشی ئەو هۆڵی گەلەری مامۆستا عەلی کەریمی شەر ناوە لێ ناو جێگای دڵخۆشیە. زۆر باش. ئەگەر باسێکی بەشەکانی پەیمانگەی هونەرە جوانەکان بکەین هەموو بەشەکان ئێستا با بڵێن هەروەکو خۆیانن هیچ بەشێکی نوێ ئیزافە نەکراوە بۆ نمونە بەشی شێوەکاری ئێستا بەشێکی نوێی تیاکرابێتەوە یان بەشی شانە و بەشی مۆسیقاش بگومان. خۆی خەونێکمان نییە لە داهاتوو ئەگەر بتوانین وەگەر وەزارەت موافقەت بکات بۆ ئەوەی کە بەشی دیزاین گرافیک بکەین وەکو شێوەکاری کادیرمان هەیە و خوێندکاریش حەزی لەو بەشە هەیە بەڵام جێگایشمان هەیە بەڵام زۆر جا تووشی حاڵەتانە بین کە کاتێک بەشێک کرێتەوە وەکو ئیزافی بەشێکە لە پەیمانگە دەرەجوانەکان ئەبێت تەعمیم کرێ بڵێن گشتاندنی بۆ بکرێ بۆ هەموو پەیمانگەکان دیارە لە هەموو پەیمانگە ئەو پەیمانگانی کە هەیە لە کوردستانە زۆر جا تووشی وەشکالە بن کە کادیریان نییە یاش جێگا و ڕێگەیان نییە بۆیە تەنها حکرێت لە تەنها هەندێرەجوانەکانی سلێمانی ئەو بەشە لە خۆی بگرێت بۆیە زۆر جار خۆیان لەو حاڵەتەنیان ئەڵەن ئیکتیفا ئەو کافیە لەسەر ئەم حاڵەتێکی ئێستا هەیە بەردەوام بن پێویست بە زیادکردن ناکە بەڵام تەمەناکەین لە داهاتووە ئەو بەشەمان هەبێت تەسەورەکەم جێگای خۆی بگرێت بابۆ بازار زۆر گرنگە تۆ بتوانین کەوادیر دروستکەیت کە ئەو خوێندکارانی کە لوات لەو بەشە دەرەچن لە بەشی گرافیکە لە بەشی دیزاین گرافیک ئەکرێت لە بازارە بۆن لە ڕۆژە لە ڕۆژان بیر لە دامەزراندنیش نەکەنەوە ئەتوانن بۆ خۆیان بژێوی ژیانی خۆیان پێدا بینکەن. زۆر باشە. ئەگەر باس لە ئەو چالاکی بکەین کە ئێستا لێرە لە تەلاری هونەر بەشی مۆزیک ئامادەیان کردو چالاکیەکەیان ئەگەر زانیاریت هەبێ چەند مادێ لە خۆ ئەگرێ و مادەکانیش بەرهەمی خوێندکارانن یاخود مامۆستا خوێندکاران؟ طبعی ئێستا شەرقیەکان لە کۆتاییایە و کۆمەڵی مادی جوان بوو بەڕاستی من بۆ خۆم چێژم لێ بین و ئەحساسم بەی شەکانە کرد ئیشی زۆر بە توانای تیا بوو یعنی جێگای دڵخۆشی قووەتی تایە ئەو بەهرانەی یا با بڵێن ئەو توانایی کە لە خوێندکاری پەیمانگە جوانەکانە زۆر بەکەمی لە دەرەوەی بەدیەکەیت لە شوێنی کە بەدیەکەی بۆیە ئەو کەشەی کە ئێستا لە هونەرە جوانەکان دروست بووە ئەو تاقەی کە هەیە ئێمە تەنها توانیمانە بۆیان بەرجەستەی شوێنێکیان کەشێکیان بۆ دروستکەین بۆی کار و چالاکیەکەی خۆیان بکەن بەڕاستی ئێستا لە بەشیش ئەمەی کە ئێستا ئیشە مادەکان کە ئێستان شەرقیەکان پێنج شەرقیە با بڵێن بەرهەمی شەرقیە ئەوانەی کێشی کە ئیشەکانی کە ئێستا ماوە شەش ئیشی کەم ماوە کە ئیش لەسەرەکەوە هێشتا ئیشی بەردەوام تێە. زۆر باشە. مامۆستاوەکو دواپرسیار بە کورتی زۆرێک لە دابنجێنەرانی بەشەکانی پەیمانگەی هونەرە جوانەکان و ئەوانەی کە با بڵێن مامۆستا بوون پێشتر خوێندکاری ئەو پەیمانگایە بوون. ئێستا چەندێک لەو خوێندکارانەی کە لەو پەیمانگایە دەرەچن و تەخەڕوجەکەن دواتر ئەبینرێنەوە. وەکو بوار بمێنەوە وەکو بوار و وەکو خزمەتکردنیش بە بەشەکانی پەیمانگەی هونەرە جوانەکان. طبعی زۆر بەکەمی و حاڵەتە بینیتەوە لەو ساڵەیە یا لە دوای 2 ساڵ توانێت بێتەوە بەڵام زۆر جار تۆ فۆکس دەخەیتە سەر ئەو خوێندکارانی کە زۆر بەتوانان تەمەناکەی ڕۆژێک بیانیتەوە وەکووانە بێژ دەرسڵێنەوە ئەوە جێگای دڵخۆشی بۆی تۆی بتوانی فرسەتێکی بۆ دروستکەی بۆی ئەو بەهرەی کە هەیە و توانایی کە هەیەی جارێکیکە ئیدامی پێبات بەردەوام بێت لەسەری وە لە بیری نەچێتەوە بۆ نەبڵێن بەردەوامی خۆی زۆر گرنگە ئەو خوێندکارانەی کە
زۆر بەتوانان ئەبێ بگیرێن بۆی جارێککە بیانینیتەوە دوور نەکەونەوە لە بوارەکەی خوان ئاشانە بێ شێوەکار بیان میوزیک بێ بۆ ئیشان لەسەر پێ جارێککە بیانیتەوە بۆ پەیمانگا ئیشان لەگەڵاکرێ زۆر گرنگ دەستەکان خۆش مامۆستاکیان زۆر سپاس بۆ مامۆستا نامی قەمە فەرەج بەڕێوەبەری گشتی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی سپاس.